دیارە ئێمە وەکو عریزە نووسەکانی ڕاپەڕین پشتگیری بۆ هەموو ئەو سکاڵنووس و عریزە نووسانی دادنووسەکانی سەر تا سەریان بە تایبەتی پارێزگای سلێمانی کە ئەوڕۆ مانگرنێکی گشتیە ئەو مانگرنەش باوەڕتان بێ لە 100% لە پێناوی بەرژەوەندی خەڵکدا کە خەڵک دەستکوت و هەژارە بۆیە ئێمە ئەوڕۆ دەستمان کرد مانگرتن بۆ بڕیاریشمان داوە ئەو نەیشێنین هەتا بەدەنگمانەوە دێن. ئێمە پێمان وایە کە زەرمەندی یەکەم خەڵکی فەقیر و هەژارە، چونکە ئێمە زۆر جار هەبووە کە پێش ئەوەی عریزەکە بێتە 25,000 عریزەمان بە 2,000 دینار نووسیوە، ئەو کەسە پارەی وەصلی پێ نەبووە کە لە ژوورەوە ڕسوماتی خۆی بکەیان پارەکەی ئێمە پێ نەدراوە، بۆیە ئێمە لە جیفانی خۆمان پارەمان داوەتی ئەگەر بێتە 25,000 چۆن ئەو خەڵکە دەتوانێت 25,000 بدا کە ئەو 25,000 نەکو بۆ خەڵکی هەژیر بۆ هەژار بۆ خەڵکی مامچینی ناوەندیش کاریگەریەکی زۆری هەیە تەنها لە پێناو یەک وەرەقە 25,000 دینار وەربژێ، بۆیە پێویستە بەرپرسە حکومیەکان حیزبیەکان بێنە سەرخەت کە ڕێلەم کارە بگرن.